ئەشکەوتی شانەدار شوێنێکی مێژوویی و گەشتیاری سەرنجڕاکێشی سنووری قەزای مێرگە سۆرە. بەپێی بەڵگە مێژوویەکان 6,000 ساڵ لەمەوبەر لە چاخە بەردینەکان مرۆڤی نیاندەرتاڵ لەو شوێنە ژیاوە بە یەکەمین لانی ژیانی سەرەتایی مرۆڤایەتی دادەندرێت. مرۆڤی شاندەر یەکەم مرۆڤەکە گوڵی پێشکەشی بە مرۆڤاتی کردووە کە لە کاتی ناشنەکەی گوڵی لەسەر ناشان نێژراوە. دواتر چەندین هێزکە پرووسکی مرۆڤی نیاندەرتاڵی دۆزیەوە گەشتیان دەیمین هێزکە پرووسکی مرۆڤی نیاندەرتاڵ دواتر نەیتوانی بەردەوامی شەکەی بکات لە ساڵ کۆتایی پێهات. دواتر تیمی زانکۆی کامبریجی بەریتانی 5 ساڵ پێش ئێستا هاتن بەردەوامی بەکارەکەی ڕاوسولوکی بدەن. ئێستاش تیمی زانکۆی کامبریجی بەردەوامی کار دەکاتن بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا ئەم ساڵ ناتوانانی بێن بەردەوامی ئیشەکەی خوان بەردەوامی پێ. ساڵانە ژمارەیەکی زۆری گەشتیاران و شوێنەوارناسان و لێکۆڵەوەرانی زانستی و هاوڵاتیانی ناوەخۆبیانی سەردانی دەکەن لە کاتێکدا لە ڕووی گەشتیاری لەلایەن حکوومەتی هەرێم بایخێکی وای پێنەدراوە. بابەتی شوێنەواری هێشتا کەنە و پشکنی تەواوی ماوە مەسائلی هەڵکۆڵین و لێکۆڵینەوە لە ئەوەی بەڵام وەکو دیار کە کۆنتترین شوێنگەی مرۆڤایەتی وەکو مرۆڤی نیاندەرتاڵ لەوێدا ژیاوە ئەمە بۆ هۆکارێک لە بۆ سەرنجڕاکێشانی گەشتیاری زیاتر بۆ بینینی ئەم شوێنە ناوازەیە کە لە قەتپاڵێسیایەک لە دەڤەری بارزان هەڵکەوتووە. گەشتیاری شوێنە مێژوویەکان گەشتیارێکی زۆر تایبەتە. زیاتر ئەو کەسانن کە مەسەلەن کە لە دەرەوە دێن ئاز نەبینە ئەوان زیاتر سەردانی ئەم شوێنە ئەکەن. ئەوەی من خوێندنەوەم لێ کردی و تێبینیم کردی و هەرزارێکە سەردانم کردی زیاتر گەشتیاری بیانیم بینیوە کە ینی ئەوانەیە کە حەز بە مێژوو ئەکەن حەز بە بەڕابردووی مرۆڤ ئەکەن ببینن کە مێژووەکە گەڕێتەوە چەندین ساڵ پێش ئێستا. ئەشکەوتی شانەدار بە دووری 122 کیلۆمەتر لە سەنتەری پارێزگای هەولێر کەوتووەتە دامێنی چیای برادۆست لە قەزای مێرگە سۆر. بەرزی ئەشکەوتی شانەدەر 18 مەترە و تێکڕای ڕووبەرەکەی نزیکەی 1100 مەتر بە شێوەی سێگۆشە هەڵکەوتووە. بۆ یەکەمین جار لەلایەن زانایەکی شوێنەوارناسی بەریتانی ڕالف سولچی کاری هەڵکۆڵینی بۆ کراوە. ژمارەیەک ئێسکە پەیکەری مرۆڤی نیاندەرتاڵ و کۆمەڵێک کەلوپەلی لەبەر دروستکراوی تیادا دۆزراوەتەوە.